بەڕێزانم کاتتان باش لەگەڵەوەی ئەمڕۆ ڕۆژی دەنگدانە بۆ خولی شەشەمی پەرلەمانی عێراق بەشێکی زۆر لە ناوەندەکانی دەنگدان لە بەیانەوە کە ئێمە ڕووماڵێکی فراوانمان هەبوو لەڤار ئەم ناوەندانەی دەنگدان چۆڵن بەڵام پێچوانەی ناوەندەکانی دەنگدان ناو بازاری شاری سەیمانی قەرەباڵغە زۆرینەی دوکان و بازاری شاری سەیمانی وەکو ڕۆژەکانی یاسایی کراونەتەوە. من ئێسایەکێک لەو کاسوبکارە بەڕێزانم لەگەڵا کە خۆیان دوکانی مۆبایلیان هەیە کاک باوەن ساو بۆ جەنابتان. ئەمڕۆ ئێوە نەچوون دەنگ بن خێر بێکاکردی دووبارە وەڵاهی بایکۆتمان کردووە ڕۆستەکەش خاوە ئەوەی من بینیم ماڵمان لە نزیکی بنکەیشی دەنگانە خەڵک بەشداری ناکە خەڵک بڕۆی بە پرۆستەکە هەر نەماوە خەڵکی ژاقی خۆیەتی ینی تەجروبەیەکی باشی وەگرتووە لەسەر پرۆسی دەنگان بەشداری نەکردن شتێکی باش. لەم گوزەرە شەنێک لە دوکانی باڵێن دراوسێ دوکانەکانی شێک کردوانێتەوە هەست ناکەیت ڕۆژێکی هەر وەکو ڕۆژانی ئاسایی دوکان و بازار هەمووی وەکو ڕۆژێکی ئاسایی سیرەکە و ئەوەشی کە نەیکردوتەوە شەر نییە لە خەریک پرۆسی دەنگان بیان چوێ بۆ دەنگان زۆربەی زۆری چوە بۆ ئیسراحەت لە باخێک لە شوێنێک لەگە ماڵ و مناڵکەوە بێتەوە ینی بە زۆری کە ئیبینیم خەڵک ناچەوە دەنگان ینی وەکو ڕۆژی هەینی خەڵک ئەچێ بۆ سەیران هەر وەکو ڕۆژی هەینیە بڕوا کە هەینی باشترە بۆ کۆمڕوانی لە هەینیە زۆربەی زۆری داخراوە بەڵام ئەمڕۆ زۆربەی زۆری کراوەتەوە. بە دیوێکی دیکەیە کە کۆمیسیۆن و ڕێکخراوە چاودێرەکان بازەوە دەکەن پرۆسەیەکی باشە ڕێوشێنی تەواو گیراوەتە بەر ڕەنگە ئەم بایکۆتکردنەی خەڵک پەیوەندی بە ئەوانەی پێشووترەوە هەبێ کە ساختەکاری ئەکرێ وایە بۆچی خەڵک ئەم قەناعەتی لا دروست نابێ و بچێت دەنگبار. مەسەلەکەەوە نییەکاگردی مەسەلەکەوەیە هەر خۆی پرۆسی هەڵبژاردن لە وڵاتەیە هیچ سوودێکی نییە لە ڕێگەی دەنگان و ناتوانانی هیچ شتێک بکەین منەوە قەناعەتێکە لای خۆم دروست بووە بە ڕێگەی دەنگان هیچ شتێک لە وڵاتەیە حل نابێت بەشێک لە دراوسێ دوکانەکانی شت هەر ئەمان ڕێی هەیە سوودی نەما خەڵکە بێزار بووە تااقەتی نەماڵە تااقەتم چۆ لەو شتە ئێوە بڕیار نییە تر دوای ڕۆژ بچن دەنگ بن قەناعەت ناکەم ئەگەر بشتین دەنگ بین لاچە بیستێنین هەرەوەی